موضوعی لاساییکردنەوە نقطەیەکی گرنگ بوو لای ئەم خانمە بەڕێزە. موضوعێکی تر هەیە کە ئایا بۆ لە تەمەنی 23 ساڵیا دەسی کردو بۆ شتە. باوەڕ بێت دکتۆرە خان، من بەم ڕۆژگارە نەخۆشی گەنج ئیزنێم بۆ مۆزوعە. خاڵێکی زۆر گرنگ بوو کە ویستم پرسیارە لێ بکەم کەو کەسانیانە لای تۆ یەکسەر پیانەڵی ئەم شتەوت بۆکەم. غەڵەتترین شت لە پزیشکا ئەوەیە کەسەکەیەتە ژوورێ بۆ لاو ئەم جارەش لەوەی مانی شەشاکە لە ئیمیکاس یعنی لەوێ بەشدار بووم. سپاس بۆ خی گەورە، من ساڵانە ئەگەر ئاگادار ئەو کۆنفرانسانە بۆیە بەشدارە بم بۆی ئەبدەیتی خۆم کەم و زانستی خۆم هەرچەنەیتر لەوانەیە قسەم پێ بووترێ سەفەر زۆرەکچی بەس بەخوا بۆ هەمووی بۆ ئەبدەیتکردنەوە هیچی بۆ خۆشی نییە. ئەوە جیا سەفەری عیلەی بەخۆشی بکەم. بەڵام بۆ مۆزوعی ئەمە ئەیان و ڕێک ئاوا چوومە دەورەیەکیان و ئەیان و تکایە کە کەسەکەیتە ژوورێ بۆ لاو 120 کیلۆیە 120 کیلۆیە کەسەکە هاتووە بۆ نمونە فیلەری لێوەکە. تکایە تۆ پێی مەڵە جارێ وەزنە بۆ دانابەزێنی و جیها زەمانەیە ئەوەی بەدڵە 120 کیلۆکەی بەدڵە تۆ عیلاقت نییە بەسەریەوە ئەوەی پێڵی کە پێویستی پێێتی بەڵام لە پێویستیە بەڵە. دکتۆرە خان ئێستا غەڵەتێک هەیە شتێک هەیە ینی پزیشکان سپاس بۆ خی گەورە و پزیشکانی کوردستان من شایەتی ئەوە ئەم کە زۆربەی پزیشکەکانمان لایەنی حاڵەتی دەرونی کەسەکە ئەپارێزم ڕەچاو ئەکەن زۆر بەشیان بیر لەوە ئەەکەینەوە کە ئایا شتێک بکەین کە زۆر تەتەڕف نەبێ. سپاس بۆ خی گەورە من لە خۆمەوە ئەڕوانم. سپاس بۆ خی گەورە لەم بەرنامەی جەنابیشتۆ طبعاً ئێسایەکتەم بینەری هەیە و ئەبینێن کە ئەگەر قسەکانم شایەتی شتەکەی خۆم بێیانە ئیشێک تەتەڕفی پێ ناکەین یعنی ئیشێک زیادە ڕەویتیان ناکەین ئەگەر پێویستی پێین بەڵێ تەمەنی 18 ساڵیە بۆ لات پێت ئەڵێ دکتۆرە فیلەری لێوکە ئێ باوکە گیان تۆ جارێ هەر تەمەنە هەر نۆرمەڵی لە قانونی زانستی تەجمیلە بۆ نییە خوار 20 ساڵ فیلەری بۆ بکەی چۆن ئەتوانی بکەی ئەبێت تو ئەم قەناعەتەی لا دروستکەی ئەبێ ئەم قەناعەتە ئەوەنە بە جوانی بگەێنی نەک بە تووڕەیی چکە باوەڕ بێ مەوزوعی تووڕەیش لەو تەمەنەیە کە مراهقە زیاتر ڕق لێ ئەگرێ بگرە لەوە چێ لە داخی ئەو پزیشکە کە بۆی ناکە بچێ لە لای پزیشکە یەکتەن فیلەر کاتە لێوێەوە لەبەرەوە بێت تۆ بزانی لەوەیە زانابی لەوەی بزانی کە چۆن حەدێڕا ئەگری بۆ مۆزوعی جوانکاری لەوە ئەچێ من لەم بەرنمەیە کە بەشدار بوو بێتم زەرری بۆ خۆشم هەبێت چونکە وای لێبێ خەڵک جوانکاری نەکاوە نیە بڵێ من طبعاً کە جوانکاری ئەڵین جوانکاری نەشتەرگەری من ناکەم جوانکاری پزیشکیەکەم بەڵام بەڕاستی من ئەوم پێخۆشترا وەگەڵەوەی کەسە بڵین قەناعەتەکە کە بەڵێ من سوپاس بۆ خی گەورە خۆم نازانم الحەمدوللا خی گەورە و بەهرەی پیاوم چی جاری وهەیە قەناعەتیان پێکەم جاری وا هەیە کچەکە دەملوتی لارە خۆی لێم بەس دایکەکە قەناعەت پێکەم کە نەیکات چکە دایکەکە ساحبی شانەکەی و دایکەکە پارەکەی بۆ ئەگەر دایکەکە و باوکەکە پارەی بۆنێن کچەکە نایکە تەوانمە زۆر گرنگە کە پزیشکەکە تۆ ئەوە بیتەلات و پەشیمانی کەیتەوە بڵێ تۆ پێویستیت پێینی ئەمە زۆر مهمە. بەڕاستیش بڵم جاری واشەیە سەر نەکەوتم لەم مۆزوعە من چەندها جار خەڵکم دیوە مۆدل هاتوو بێ بۆ لام وتبێتی بۆم کەوتمە باوکە گیان تۆ ئەبێ لای بەری لە جیاتیەوەی بۆ بکرێ چکە تۆ ێستا دەمە شێواوە ئەبێ بەس طبعاً بۆ شکڵە پێم نەوتەوتمە دەم خۆ زۆر جوانی بەس دەمە ئێستا لە مەعایری دەمە لەگەڵ دووتا نایەتەوە بێت تۆ زێ بچووکتری کەیتەوە عاجز بۆ لێم دوای هەفتەیە بینی ومە لە سناپا دای ناوتێتی باشترین پزیشک لە سلێمانیا بۆی کردوم ئەوە فیلەرەکەم وەکو تەحەدای بۆ منیش بۆ باوەڕکە بەس من ئەوەی گوێنایەمێ من یەکشتم هەیە لە ژیانە ئەڵێم چی بچێنی ئەوە ئەدریتەوە وئینەما عەلا نیاتیکم تورزەقون عینەن ئەو قسەیەشم هەیە بەخوای گەورە بە پێی نیەتی خۆت ڕزق ئاياتێ ئەگەر نیەتەکەت خراپ بێ باوەڕ بێ دکتۆرە خان من کوڕێک و کچێکم هەیە کچەکەی خۆشم دوای وای لێ لە مستەقبەلە طبعاً ئەمە ئەوەش ناگەێنێ لەوانەیە ئێستا لەم بەرنامەی تۆ خەڵکی بینەر ببینن و بزانن کە منیش جوانکاریم کردو بەڵام من کردومە بەس من تەمەنم 42 ساڵە ئێستا حەقی خۆمە ئەگەر هەندێشت هەیە بەسیط بیکەم بەڵام تەمەنی 20 ساڵ و 23 ساڵ و 25 ساڵ گوناحە ئەو شتانەکەن من پێڵووی چاوم نەشتەرگەری کردووە ئەگەر ئێستا تۆ پێڵووی چاو نەشتەرگەری کەی لە تەمەنی 30 ساڵیا چیەکەی خۆ پێڵووی چاویەکێکە لەو مشکیلانەی زۆر خەتەرە ئەگەر بە تەتەڕفی تیاکەی ئەمەیان هەر بەڕاستی ئەمە زۆر خەتەرە بۆ لەبەری پێڵووی چاو سومکێکی کەمی هەیە ئەگەر زۆری لێ ببڕی تووشی تەقەڕحی قەڕەنی ئەبی لەوانەیە چاویش لە دەستێ یعنی خی گەورە ڕەحمی بۆ کردووە کە ئەو شتە شتیان ڕوونیاوە بۆیە خۆشی قسەیەکی جوانەکە ئێستا خۆی قەناعەتی بەو شتە کردووە کاڵێ پرۆسێسەیەکی باش نییە هەندێک جار هەیە وەکو باسمان کرد ئەمە بەس تەنها ئەوە نییە کەس نەیکات بەڵێ هەندێک کەس هەیە بۆی ڕوخساریان شکڵیان تۆزێ بگەڕێتەوە بۆ لاوی گەنجێتی خۆیان ئەوە ئاسایە بکرێ هەندێک بەس دکتۆرە من جارێکیان کەسێک بینیم وتی من کێشەی دەرونیم هەیە و بێتاقەت بوو زۆر دواتر کە قسەمان لەگەڵا کرد گەڕایە بۆ ئەوەی کەوتی من فیلەرم کردووە دوایی
دەوروبەرەکەم پیان و تۆ وەڵی ناشرینە جوان بۆیان نەکردو وتی چوومەتەوە جارێکی تر کردومەتەوە وتوانە وڵاوت چی هەر زۆر ناشرین بووی بێشتر جوانتر بووی وتی سەوام لێ هاتوو ئەمەە بێت تااقەت مای نازام چی بکەم دەمێکەڵم ئەیکەم دەمێک کەسێکی تر وتی من تا ئێستا 3 جار عملیاتی لوتم کردووە یەکەم جار کردوم وتیانە ئێشتا جوانی جارێک تکرد ئێساوای لات لوتم زۆر بچوک بۆتەوە بەڵام ئێستا خۆزگە بە یەکەمەکە ئەخوازم یانیڵە جاروە دەوروبەری وازم لێ ناهێنێ